بەناوی خی گەورە و میهرەبان میوانانی هێژا نوێنەرانی ڕێکخراوەکان کەسایەتی دیارەکان هاوڕێیانی تێکۆشەری ڕێکخراوی ڕێگای ئازادی ئێوارەتان باش و زۆر بەخێراتن. بۆ ئەم کۆڕ و کۆبوونەوە پڕ لە شکۆیە ئەمڕۆ لێرە لە شاری بەرمیگام یادی یەکەم ساڵەی دامەزراندنی یەکەمین ڕێکخراوی سیاسی و مەدەنی کوردی دەکەینەوە کە بە فەرمی لە بەریتانیا تۆمار کراوە. ئەمە ڕۆژێکی مێژوویە بۆ هەمومان، بۆ پیرۆزی ئەم یادە و بۆ دەستپێکردنی بەرنامەکەمان بەناوی خوای گەورە داوا لە بەڕێز مامۆستا عوبەیدە موافق دەکەم بە خوێندنی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن الذين سبقت لهم منا الحسنى أولئك عنها مبعدون لا يسمعون حسيسها وهم فيما اشتهت أنفسهم خالدون لا يحزنهم الفزع الأكبر وتتلقاهم الملائكة هذا يومكم الذي كنتم توعدون يوم نطوي السماء كطي السجل للكتب كما بدأنا أول خلق نعيده وعدا علينا إنا كنا فاعلين ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون إن في هذا لبلاغا لقوم عابدين وما أرسلناك إلا رحمة للعالمين صدق الله العظيم. زۆر سپاس بۆ بەڕێستان، خی گەورە پاداشتان باتەوە. ئەمە دەبوانی بەڕێز ڕێگای ئازادی ئێمە بە خوێن و خەباتی هەزاران تێکۆشەری نەخشێنراوە وەک وەفایەک بۆ گیانی پاکی شەهیدان خولەکێک بە بێدەنگی ڕادەوەستین. سەری ڕێز و نوازش بۆ شەهیدان دادەنێوێنین و فەرمیدانیشن. ئێستاش بۆ بینینی وتاری ساڵانەی ڕێکخراوەکەمان و خستنەڕووی کارنامە و دیتگای داهاتوومان داوا لە بەڕێز سەرۆکی ڕێکخراو دەکەم کاک شۆڕش عومەر بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی بە چەپڵەکانیەوە. سپاس. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان ئامادەبوانی خۆشەویست میوانانی قەدرگران نوێنەرانی ڕێکخراوەکان ئازاری خوازان و ئەندامانی ڕێکخراوی ڕێگای ئازادی سەرەتا بە خێراتنێکی زۆر گەرمتانەکەم و سپاسی ئەو بەڕێزانە ئەکەم کە لە ڕێگەی دوورەوە هاتوون هەرچەند چێشاوە
بۆ بەشداریکردن لەم کۆنفرانسە. بە ناوی دەستەی ڕێکخراوی ڕێگەی ئازادی و بە ناوی سەرۆکەوە زۆر بەخێرهاتنی هەموو لایەکتانەکەم. جێگەی شانازیمانە کە ئەمڕۆ لێرەوە لە یەکەمین کۆنفرانسی ڕێکخراوی ڕێگەی ئازادی بە خۆشحاڵیەوە لەگەڵ ئێوە بەشدارین و سەرەتایەکی تازە و نوێبوونەوەی ڕێکخراوەکە ڕاگەیەنین. خۆشەویستان، بێگومان دروستبوونی ڕێکخراوی ڕێگەی ئازادی کارێکی ئاسان نەبوو، بەڵکو ماندیبوونی بێوچانی هەوڵ و هیمەتی ئەو 12 برادەرە بوو، ئەو 12 برایە بوو کە خەریک بوون بە دامەزرانی ڕێکخراوەکە و هەروەها یاریدەدەرەکان و ئەو ئەندامانەی کە پشتیان بە ئێمەوە بەست بوو ئەو کاتە کە پێویستبوونی دۆخی ئازادی خوازان و بێدەنگکراوان و پەنابەران و دۆخی سیاسەتی عێراق و هەرێم وای کرد کە بێتە پێویستێکی هەمیشەیی لە شانشینی یەکگرتووی بەریتانیا. بەڕێزان، ڕێکخراوەکەمان وەک ئاماژەی پێدرێ لە ماوەی 1 ساڵی کارکردنی دەتوانم بڵێم پشتی شێرمان بەرەکەوێ لە ڕووی چالاکیەکانەوە و هەروەها ئێمە داکۆچکارێکی سەرسەخت بووین بۆ بەرگریکردن لە مافخوراوان و بێدەنگکراوان و ڕۆژنامەنووسان. هەروەها چەندین کۆڕ و کۆبوونەوە و سیمیناری یاسایی و پەنابەری و یادکردنەوەی شەهیدانی قەڵەم و ئازادیمان ئەنجام داوە. ئازیزان، هەر لێرەوە بە دەرفەتی ئەزانم بە بۆنەی یەکەمین ڕۆژنامەگەری کوردیەوە پیرۆزبایی لە خۆمان و لە هەموو ئامارەبوانی خۆشەویست بکەم کە هاوکاتە لەگەڵ یاری دامەزرانی ڕێکخراوەکەمان. لە کۆتاییدا لەبەرەوەی کاتەکە کەمە و خەڵکێکی زۆریش ئایانەوێ وتاریان هەبێ، من تەنها سوپاسی هەموو لایەک دەکەمەوە دەمەوێت پیرۆزبایی لەو کەسانە بکەم کە خۆیان هەڵەبژێرن و هەڵبژاردووە بۆ نوێنەرایەتی ڕێکخراوەکە لە هەموو بەشەکانەوە. و من وەکو سەرۆکی ڕێکخراوەکە لە ئێستادا بەهۆی ئەوەی کە چەند مانگێک دوور دەکەمەوە لە وڵاتە پێویست دەکا کە خۆم هەڵەبژێرمەوە لە هەمان کاتدا چەند برایەکی بەڕێز کە تەمۆحی ئیشەکەیان هەیە و ئەتوانن ڕێکخراوەکە بەرەو باشتر بەرن و جێگەی شانازی دەبێت لە داهاتوودام دڵنیام کارەکان زۆر بە باشی بەڕێوەچن. من لە کاتان ناگرم، سوپاسی هەموو لایەک دەکەم و دووبارە بەخێرانتان دەکەم. بژی ڕێگەی ئازادی زۆر سپاس. زۆر سپاس بۆ کاک شۆڕش کومەر بۆ پێشکەشکردنی وتارەکەی. ئێستاش داوا لە بەڕێز جێگیری سەرۆک مامۆستا سەدیق دەکەم کە فەرمێت وتارەکەی پێشکەشکات. بە ناوی خوای گەورە و میرەبان، سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار کە تا ئەم ساتە دەرفەت و تەمەنی پێدام بتوانم بە وشەیەک بێ دارێک بخەمە سەر بەردێک بۆ خزمەتی گەر و نیشتیمانەکەم. و لێرەشەوە بەڵێنتان پێدەن کە تا دڵۆپمان بەردەوام بین. ڕاستە دەنگ و ڕەنگمان جیاوازە، بیر و باوەڕمان جیاوازە، بەڵام لێرەوە بەڵێنتان پێدەین بۆ پرسەنەتەواتیەکان، پرسە نیشتیمانیەکان یەک دەنگین، یەک ڕەنگین، هەموو ناکۆکیان وەلادەنێن. بۆیە هیوادارم ئێوەش لەگەڵمان بن، پاڵپشتمان بن بۆی بتوانین ئەم ڕێکخراوە بکەینە تنۆکێک بۆ پشتگیری هەموو گەلی کورد. هەر تاکێک کورد لە هەر شوێنێک داکۆکی بێ پێویست بە ئێمە داکۆکی لێ بکەین. بۆیە دووبارە بەخێراتتان دەکەم. میوانانی بەڕێز، ئەندامان سۆس هاوڕێیان، ڕێز و سڵاو و پێشوازەشی گەرم لە هەمووتان دەکەم لەم بۆنە گرنگەدا بۆ بۆنەی ساڵیاری دامەزراندنی ڕێکخراوی ڕێگای ئازادی واروە ئەم کۆنفرانسەکە ئێمەی کۆکردوێتەوە. ئەم ڕۆژە تەنها یادی دامەزراندنی ڕێکخراو نییە، بەڵکو یادی بیرۆکەیەکە، یادی خەباتێکە لە پێناوی ئازادی، دادپەروەری و کەرامەتی مرۆڤایەتی دەستی پێکرد. ڕێگای ئازادی لەسەر بناغەی باوەڕ بە مافەکانی مرۆڤ و ئارەزوی گۆڕانکاری ئەرێنی دامەزرا. لە ماوەی ئەم ساڵەدا ڕێکخراو
خێرخواهاتی هەموو میوانە بەڕێزەکانەکەم بەخێر بن سەرچاوم بۆی بتوانین ئەو میوانە بەڕێزانی کام ڕۆبانگەش کراون بە کورتی قسەی خۆیانە بێت لەبەر کەمی کاتەکەمان و کۆنتڕۆڵکردنی کاتەکە من بانگێشتی ئەو بەڕێزانەکەم داوا لە کاک محەممەد بەرجیجێک ئەم فەرمێ بۆ پێشکەشتنی وتارێک بەنای خۆی گەورە و میهرەبان بەڕێزان لە ڕێکخراوی ئازادی ئەم یادەتان پیرۆز بێت سەرکەوتوو بن خەباتی ڕابردووتان جێگەی شانازی و ڕێزە بۆ ئێمە و لە داهاتووشدا هیوادارم بتوانن بەو ڕێچکەی کە پێی داهاتوون بەو دروشمانەی کە هەڵتان گرتووە بتوانن خزمەت بە ڕەوەندی کوردی بکەن بە تایبەت بە پەنابەرانی عزیز و خۆشەویست. ئێمە لە کۆمەڵی کوردی بەریتانیا هەموو جهد و ماندووبوونێکی ئێوە بەرز دەنرخێنین باوەڕیشمان وایە کە ئێوە جێگەی خۆتان کردوتەوە لە ناو ڕەوەندی کوردیە و لە داهاتووشدا کاری باشتر و چاکتر بکەن. بەڕێزان ئێمە لە ناو کۆمەڵگەی کوردی لە بەریتانیا پێویستیمان بە یەکڕیزی و یەکدەنگی و یەک هەڵوێستی و پاڵپشت و پشتیوانی یەکتری هەیە. بۆ ئەم مەبەستەش پێویستیمان بە پاکردنەوەی نیەتەکان و نزیکبوونەوەی دڵەکان و ئامانجی کوردبوون هەیە لەم وڵاتە. داواکارم هەموو ڕێکخراوەکان لە وڵاتی بەریتانیا بە بێجیاوازی ئەم ئامانجی کوردبوونە بکەین بە سمبولێک بۆ خۆمان و بیکەین بەوەی کە هەموو کارەکانمان لە چوارچێوەیە و ئامانجەیە کۆ ببێتەوە. من کاتی بەڕێزتان ناگرم بەس ئەوەندەی دەڵێم کە ڕێگای ئازادی لە ڕابردوو کاری باشی کردووە ومێ دەکەم لە داهاتووش باشتر و چاکتری بکات. ئەو گەنجە ئازیزانشمان کە لەم وڵاتەن ئێمە وەکو کۆمەڵی کوردی بەریتانیا زۆر بە خۆشحاڵی و بەڕاشکانەوە دەڵێم ئەو بەڕێزانەمان کەوا ئێستا لێرەین شاید حاڵن هەمووتان کە توانی ومانە لە خزمەتی ئەو گەنجە ئازیزانە بین کەوا پێویستیان بە یارمەتی و ڕێنمایی بووە لەم وڵاتە هەتا وەکو ئاستی ئەوەی کە بگاتە مەسائلی فرێشکڵێم و تەواوی ئەو داواکاریانەی کەوا هەتان بۆ ئێمە بە بەردەوامی دەرگامان کراوە بووە. ومێ دەکەم ڕێگای ئازادی هەمومان بێ و بەیەکەوە بتوانین پاڵپشت و پشتیوانیان بین. بۆ سەرخستنی ئەم یادە و بۆ جوانی ئەم یادەشتان بەڕاستی ئێمە دیارێکی خنجیلانە و سوپاسێکی خنجیلانەمان هەیە بۆ ڕێگای ئازادی. داواکارم لە بەڕێزێک بفەرمێت و بۆی پێشکەشی بکەین. ئامادەوانی بەڕێز میوانە بەڕێزەکان بەڕێزان بەرپرسان و ئەندامانی بەڕێزی ڕێکخراوی ڕێگای ئازادی بەخێر بێن بۆ ساڵوەگەڕی یەکەمین ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوەکەتان. پیرۆزبایی گەرم ئاراستەی یەک بە یەکتانەکەم ومێدەوارم هەروەکو چۆن لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا بەبێ پسان بۆ کاروانی ئازادی خەباتان کردووە لە ناو میلەتێکی دوور لە خاچی خۆتان و بۆ مافەڕەوەکانی گەلی کورد هەروە بەردەوام بن و هیوادارم ئەندامانی نوێی ئەم ڕێکخراوە کە دەست بەکارە بێ بتوانێت لەسەر ئەو ڕێچکە بەرزەی کە لە ڕابردوو کە بناغەیەکیان داناوە ئەوانی ژمەڵۆیەکی کەدا بنێن و بتوانن لە ساڵیادێکی دیکەدا یادی پڕشکۆی خەباتی خۆتان بکەنەوە. و من بۆ من جێی سەرسوڕمانە کە دەتوانم بڵێم بەبێ ئەوەی کە بچێتە چوارچێوەی مجاملەوە ئەتوانین بڵێن یەکەم ڕێکخراوە کە لە ماوەی یەک ساڵی دەست بەکاربوونیدا بتوانێت فرێشێکی خۆی بکاتەوە و لە سەرکردایەتیەوە بۆ ئەندامانی دیکەی بۆردەکەی گۆڕانکاری تیا بکرێەوە بە ئازادی دەنگدان بکرێت و تیمێکی دیکە هەڵبژێرێتەوە. ئەمە نیشانەی دیموکراسیە و نیشانەی ئەو پاشخانە ناوەیە کە هەڵتان گرتووە و شایانی ئەوەن کە چاپڵەتان بۆ لێ بدرێت. بەڕێزان ئێمە لە نەتەوەیەکەوە هاتووین وەکو کورد خاوەنی خەباتێکی زۆرین، بەڵام من پێم وایە خەبات بەس نییە بۆ ئەوەی کە بە دەسەڵاتداران و بەرپرسان و بیرمەندانی ئەم وڵاتە بڵێین کە ئێمە خاوەنی ئەم مێژووین، بەڵکو دەبێت لەگەڵ عەقڵیەتی سیاسی سەردەمانەی ئەم وڵاتەدا هەنگاو بنین. من ومێدم وایە ڕێکخراوی ڕێگای ئازادی بتوانێت کە ئەم ڕێچکەی کە تا ئێسای هێناوە بیبڕێ بچێتە هەنگاوی گەورەتر و مەودای فراوانتر وەکو چۆن ئێمە لە جیانی ناوەندە توێژینەوەکانی وڵاتاندا
ڕێکخراوی گەورەمان هەیە و ئەم ڕێکخراوانە بیرمەندیان هەیە و چۆن دەڵێ بە ئینگلیزیەکەی پێ دەڵێن think tank ئەمان بتوانن ئەو ناوەندە بیرمەندەی بن کە دەسەڵاتدارانی بەریتانیا تێبگەێنن و لە ڕێگەی چاراکی و سیمینارەکانیەوە بتوانن پێیان بڵێن کە ئێمە خاوەنی نەتەوەیەشین هاوبەشی دیموکراسی و ئازادین لە وڵاتەیە لەگەڵ ئێوە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هاتوین. بەڕێزان ڕەوەند قسەکانم کورتەکەمەوە ڕەوەند بە ناوەسیاسیە زانستیەکەی کە پێڵەن دیاسپۆرا نەتەوەی کورد کە لێرەیە کۆمەڵی کورد لێرەیە ئێمە نەتەوەیەکی زۆرین بەڵام هەر ڕووبارێک یعنی وای وێنا بکەن هەر ڕووبارێک کە بەبێ بربەست بوو چەند پڕۆزە بێ ئەم ڕووبارە چەند بە شەپۆل بێ پەش و بڵاو بێ بۆیە ئێمە وەکو کورد لێرە زۆرین بەدەیان هەزار کەسمان هەیە لە بەریتانیا ئەمانە خاوەنی زمانی سیاسین ئەمانە خاوەنی عەقڵی سیاسین ئەمانە ڕۆشنبیرن یاساناسن بەڵام پێویستمان بەوەیە کە کۆکراوە بین ئەم کۆکراوەیەش پێویستی بەوەیە کە کەسانی هۆشمەند کەسانی بیرمەند سەرپەرشتیان بکە من ئومێدم وایە ڕێکخراوی ڕێگای ئازادی بتوانێت ئەم ڕێچکەی بشکێنێ و ئەم کاسانە لە دەوری خۆی کۆ بکاتەوانێ چکە دوجار هەرچەندێک پەرش و بڵاو بین هەرچەندێک ئێمە کەسانی بە ئەزمون و زیرەک و بەتوانامان هەبێ ئەگەر بە پەرش و بڵاوی ببین ئەوە ناتوانین ئێمە عەقڵێتیشی سەردەمیانە بنیاد بنین و ناتوانین ئەو ئامانجە ڕەوایی کە هەمانە هەنگاوی گەورەی بۆ بنین. قسەکانم کۆتایی پێێنم کاتان زیاتر ناگرم ئومێدەوارم ڕێگای ئازادی بتوانێت ڕێچکەی نوێ و بتوانێت هەنگاوی گەورە بنێ. شانازیتان پێوە کە من وەکو خۆم کە بەشێک لەو بەڕێزانی لێرە پارێزنن دەزانن کە ئەرکی من چییە. من شانازیتان پێوە کەم کە کاتێک فایلێک دێتە بەردەستی منەوانەیە تاکە ڕێکخراون ناوی ئێوەی تایە وەکەوەی کە بەڕێزان هۆمۆفیز یان بەڕێزان لە دادگاکانی بەریتانیا بەڕێزانی دادوەر کە ناوی ئێوەی هێناوە ئەمە بۆ من زۆر زۆر جێی شانازیە کە ناوی ئێوە ئەبینم وەکو سەرچاوە وەکو ئەوەی کە قسەتان دەخوات. هیوادارم هەنگاوی گەورە بنێن هیوادارم بتوانن ڕێچکە بەستوەکان بشکێنن تەنیا بۆ ناو و نازنا و ڕەسم و وێنە ڕێکخراوتان نەبێ بەڵکو هەنگاوی گەورە بنێن ڕێگاکەتان ڕۆشن وەکو ڕێکخراوی ڕێگای ئازادی کە ناوەکەی بەخۆیەوە هەمیشە لە پێناوی ئازادیدا هەنگاو بنێن و زۆر سپاس و سپاس بۆ کاک نەبەس بازیانی داوا لە نوێنەری ناوەندی کوردی برایەتیەکەم دکتۆر ئیحسان بفەرمێ بۆ دەبێت. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان ئەندامانی دەستەی بەڕێوەبردنی دەربەرەوەبردن و ئەندامانی کۆنفرانسی ساڵانەی ڕێکخراوی ڕێگای ئازادی میوانە بەڕێزەکان سڵاوی خوای گەورەتان لێبێت. سەرەتا وێڕای پیرۆزبایی گەرمی پێنانە ساڵی دووەمی ڕێکخراوە تێکۆشەرەکەتان و دەستخۆشی سەرقاڵیتان بە گرێدانی کۆنفرانسەنی ساڵانەتانەوە سوپاس و پێزانینی زۆرتان ئاراستە دەکەین کە بۆ ئەم یادوگرتبوونەوە بانگهێشتان کردین. سڵاوی تێکۆشان و هەوڵی مەدەنی لە ڕێکخراوە هاوڕێکەتانەوە ناوەندی کوردی برایەتی دەکەینە دیاری بۆتان. خۆشحاڵین کە ڕێکخراوەکەمان شەرەفی میوانداری ئێوەی بەڕێزی پێبراوە. ماندوو نەبن دەستی خەبات و کورتانەتە کوردانەتان دەگوشین هیوای بەردەوامیتان بۆ دەخوازین ئومێدەواری بەهێزکردنی پەیوەندی هاوڕێیانە و دۆستایانەی نێوان هەردوو ڕێکخراوەکەمانین لە شانشینی بەریتانیا کە سەکۆیەکی دیاری ماف و ئازادیەکانی مرۆڤە لە جیهانی ئەمڕۆدا. بەڕێزان هێزی گردبوونەوەیەکی لەم جۆرە و لەم شوێنەدا تەنها لە ژمارەی ئەندامان و چالاکیەکاندا کورد نابێتەوە بەڵکو ئەو بەهایانە خۆی دەنوێنێت کە بوونەتە هەوێنی بزاوتن و بەڕێکەوتنی بەهاکانی ئازادی و بەرگری لە ماف و دژوەستانەوەی ستەمی دەسەڵاتدارانی گەندەڵ و متمانە پێکبوون و گۆڕینەوەی ڕێز و بڕوا بەکاری پێکەوەیی و کارامەیی و لێبڕان و مەدەنی بوون. ئەو بەهانەی لە ئێستا و داهاتوشدا دەتوانرێت ئایندەی ڕۆشن و گەشەکردووی لەسەر بنیاد بنرێت و ببێتە هەوێنی گوڕ و توانای بەرەنگاربوونەوەی بربەستەکان و بەردەوامبوون لەسەر خەباتی مەدەنی و ئازادی خوازانە. کاری مەدەنی و خۆبەخشانە و خەباتی ئازادی خوازی لە وڵاتێکی وەک بەریتانیادا تایبەتمەندی خۆی هەیە. لەلایەک ژینگەیەکی کراوە و دیموکرات و ئازاد و گەشت کردووە دارای بزاوتنی گەورە و بەشداری بەرفراوانی کارە جدیەکان و بەرهەمداری و دەنگە بیستراوەکانە.
لەلایەکی ترەوە ئاتاجی هۆشیاریەکی باڵا و ڕێکخستنێکی بەرپرس و توانایەکی گەورەی کارلێکی ئەرێنیە لە تەک ڕێکخرا و دامەزراوە مەدەنیە جۆرا و جۆرەکاندا. خەباتی نەتەوەیی و مافپەروەری و ئازادیخوازی کوردانە بەرپرسیارەتێکی شەرەفمەندانەیە و لە پێداویستی بوون و مانەوەی کەمینەی کوردیە لە بەریتانیا. دەستان خۆش، ئێوە لە ڕێگەی ئازادی لە ساڵی ڕابردووی تەمەنتانە تەنها کاری دەستەجەمی و مەدەنیتان نەکردووە، بەڵکو قورسایی گەورەترتان لە ئەستۆ گرتووە. ئازایانە و ئازادانە بەرگریتان لە مافخراوان کردووە و دژی گەندەڵی وەستاونەوە، بوونە دەنگی ئەوانەی دەنگیان نەدەبیسترا. لە گۆڕەپانی شارە جیاوازەکانی بەریتانیادا جارێکی تر ئاه و ناسۆر و ئازارەکانی کۆمەڵگەی کوردیتان دایەوە بە گوێی خەڵکانی بەویژدان و دەروون زیندوودا. پڕ بەگەروتان هاوارتان دەکرد تا جارێکی تر مرۆڤ بوون و شەرەفمەندی بۆ تاکی کورد بگەڕێتەوە. نوێنەرێکی ئازا و جوانی ئەم خەباتە بوون. ڕێز لە هەوڵ و خەباتتان دەگرین. لێرەشەوە دەخوازین کە ڕۆڵی ئێوە و ڕێکخراوە هاوشێوەکانتان تەنها لە چوارچێوەی کاری ناڕەزایی و خۆپیشانداندا کورد نەبێتەوە. چالاکوانانی خۆشەویست، ڕۆژنامەنووسانی بەڕێز، ڕووی دەمەکەمە ئێوە مڵۆی بەردەم و بەرچاوی دوژمنانن، دوژمنانی گەلی کورد. زۆر کەس هەیە ناحەزە بە گەلی کورد، زۆر کارمان کردووە لە پێناو کورد و کوردایەتیا، زۆر کەس چاوی پێ هەڵنەهاتووە. ئێوە وەک ڕۆژنامەنووس، وەک چالاکوانی مەدەنی ئەرکی بنچینەی ئێوەیە کە خزمەت بە ڕۆڵی میدیایەکەی خۆتان بکەن، بە ڕۆڵی نیشتیمانەکەی خۆتان بکەن کە دەرگایەکی گەورەیە بۆ ئەوەی ئێمە بتوانین لەم شوێنەدا و لە نێو ڕەوەندی کوردیدا خزمەت بە گەلەکەی خۆمان بکەین. ئێمە لە ڕابردووە وەک ڕێکخراوێکی ڕۆشنبیری خزمەتێکی زۆری ناوچەکەی خۆمانمان کردووە، هەمووشتان شایەتی و حاڵن. بە شانازیەوە ئێمە هەمیشە دەرگامان بە ڕووی ئەندامان و سەرۆک و هەموو ئەندامانی ڕێگەی ڕێکخراوی ئازادی کردوتەوە و خزمەتیان دەکەین. بە شانازیەوە دەیان و سەدان چالاکی جوانیان کردووە، ئێمە سپاسیانەکەین، شانازی گەورە تا بچووکیانەکەین. و دەشمەوێت لێرەوە ئەوە بڵێم، بۆیە باسی نوێنەری ڕێکخراوەکان و هەندێک بابەتم نەکرد، من ئەوەی کە ئیبینم ئامادەی ئەمڕۆ زۆرترین لە ڕۆژنامەنووس و لە چالاکوانانی مەدەنیە کە ئەمڕۆ زۆرێک هاتوون ئەو ناعەدالەتەی کوردستانتان پێ قبوڵ نەکراوە، ئەو سەرشۆڕی و ئەو جۆرە مامەڵەیی کوردستانتان پێ قبوڵ نەکراوە و ئێستا لە شوێنێکە ئاژین بەبێ زێدی خۆتان، بەبێ کە سوکارتان. بۆیە لێرەوە دەنگی خۆمەکەمە، پاڵ دەنگی ئێوە لەگەڵتانم، پشتیوانتانم، وەک چالاکوانێکی مەدەنی، وەک ڕۆژنامەنووسێ هەمیشە لەگەڵتانە بم. و دڵنیاشتانەکەم ئەگەر ئێوە هەوڵ بن بە شێوازێکی هێمنانە چالاکیەکانتان لە هەر سنتەری شارێکە ئەنجام بدەن و هەر چالاکێکی شکە ئەکەن یاداشتێکتان پێبێ، ئەمە مای ئەوەیە کە ئێوە توانیتانە زۆر بە لەسەر خۆیانە، زۆر بە مۆدێرنانە، زۆر بە پرۆتۆکۆلانە توانیتانە چالاکیەکانتان ئەنجام بدەن. بۆیە لێرەشەوە بە ناوی ئەنجومەنی باڵای ڕێکخراوی ڕۆشنبیرانی کوردەوە پەیامی سپاس و ڕێز و شکۆتان پێشکەشەکەم. دەستان خۆش بێ، ماندوو نەبن، ئێمە هەمیشە لەگەڵتانین و پشتیوانی ئێوە ئەکەین و ماندوو نەبن. بە ناوی خوای گەورە و میهرەبان، ئەندامان و میوانانی بەڕێز، ئەندامانی ڕێکخراوەکان، کەسایەتیەکان، هەموو لایەکتان بەخێر بێن سەرسەر و سەرچاو. خۆم خۆشحاڵ دەزانم کە وەکو ناوەندی ڕەوەندی کوردستانی ئەمڕۆ لێرە لەگەڵتان کۆ دەبینەوە و ساڵیادی ساڵوەگەڕی دامەزراندنی یەکەم ساڵ دامەزراندنی ڕێکخراوەکەتان لێ پیرۆز دەکەین. ومێدەوارین هەمووتان هەمیشە چۆن بە سەرکەوتووی تا ئەمڕۆ هاتوون لە ئایندەشدا بە سەرکەوتووی بمێننەوە. چاوم خوشان بە کۆمەڵێک کار و چالاکی ڕابردووتان، جێگای شانازیە، دەستان خۆش بێ. هەڵبەتە لە هەندێکیان لەگەڵ بووین، لە هەندێکیان بەشدار نەبووین، نەمانتوانی و بە هەر هۆکارێکە و بێ بەداخەوە. بەڵام ئێمە وەکو ناوەند هەمیشە پاڵپشتی هەموو ڕێکخراوانە دەکەین کە هەمیشە لە پێناو یەکدەنجی نیشتیمانی، یەکدەنجی کوردی تێدەکۆشن
و ئێمە لە هەر شوێنێک چالاکیان هەبێ پاڵپشتیانی دەستخۆشیان لێ دەکەین. سوپاس بۆ ئەو کار و چالاکیانەی لە ڕابردوودا کردوتان. دڵنیابنەوەی بەهای هەیە، دڵنیابنەوەی جێگا و شوێنی خۆی گرتووە هەم لە ناوەندەکانی بڕیار لە بەریتانیا و هەمیش لەلایەن حکومەت و دەسەڵاتدارانی خۆماڵی کوردیشەوە. بۆیە من دەستخۆشیتان لێ دەکەم بۆ کار و چالاکیەکانتان دووبارە و سێبارە سەرکەوتوو بن، بە سەربەرزی بمێننەوە. جارێکی تر بە ناوی دەستەی ڕێکخراوی ناوەندی ڕۆندی کوردستانیەوە پیرۆزبایی لە هەموو لایەکتان دەکەم. کۆنفرانستان پیرۆز، کۆبوونەوەتان پیرۆز، هەموو ڕۆژێکتان هەر خۆشی و شادی بێ. زۆر سوپاس. سڵاو ڕێز، بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم، بە پیرۆزبایی لە تاک بە تاکی ئەندامان دەکەم. هەواڵی بەڕێزم کاک نەبەزبازیانی هەموو قسەکانی منی کرد، بەڕاستی هیچی بۆ من نەیەوایەوە، دەستی خۆش بە یەکی کێشە. لێرەوە وەکو کۆمیتەی پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک پیرۆزبایی لە تاک بە تاکی ئەندامانی ڕێکخراوەکەتان ڕێکخراوی ڕێگای ئازادی دەکەم. پیرۆزتان بێ، کۆنفرانس و نێوبوونەوەتان پیرۆز بێ. چاودێری کارەکانمان کردووە، کاری زۆر باش و گەورەتان کردووە، دەستان خۆش بێ، نمونەتان زۆر بێ، بەردەوام بێ. و چاوەڕوانی کاری زۆر گەورەتر و باشتر لە ئێوەی بەڕێز دەکەم. لە پرسەنەتەوەیەکە لەسەر ئەساسی نیشتیمانی بوون، یەکبوون، یەکگرتووی گەلی کورد، وەک لە خۆپیشاندانێک لە خۆپیشاندانەکاندا دەڵێن یەکە یەکە گەلی کوردیەکە، لە پرسی نەتەوەیدا چاوەڕوانی کاری زۆر گەورە و باشترتان لێ دەکەین. دووبارە بە ناوی کۆمیتەی پژاکەوە پیرۆزبایی لە تاک بە تاکی ئەندامانی ڕێکخراوەکەتان دەکەم. کۆنفرانس و نێوبوونەوەتان پیرۆز بێ و بەردەوامن بۆ کاری باشتر و گەورەتر. دەستان خۆش بێ. زۆر سپاس. بە ناوی خوای گەورە و میهرەبان، دەستەی بەڕێوەبەرانی ڕێکخراوی ئازادی پیرۆزبایی ساڵیاتان لێ یەکەم. هیوادارم بەردەوام بن لە کاری باش، لە پێگەیاندن و بە ئاراستەکردنی گەنجانی نیشتیمان. خۆشەویستان، سەرکەوتن نە لەسەر تەسکەرە، نە لەسەر پاسپۆرت، نە لەسەر چرچەکانی دەست و دەموچاومان نووسراوە. هیچ کاتێ سەرکەوتن بە تەمەن نییە، بەڵکو ئەکەوێتە سەر ئەوەی کە چەند هەوڵ بێ کەسایەتی خۆت، کەسایەتی ئەمڕۆت زۆر باشتر بێ لە کەسایەتی دوێنێت. ئەمەی کە من پێتانەڵێم لەوانەیە کەسێکی تر پێتان نەڵێ، لەوانەیە کەسانێک پۆلێنمان بکەن بەوەی ئایا شەهادە و هەیە، ئەکسپیرێنسی هەیە، تەمەنێ هەیە، ئەو خەنە قەفەسێکی ژیانەوە بۆ ئەوەی بەو بیانوەی کە نەتوانن یا ئیشێکێ بێنێ، یا لە شوێنێکا دادمەزرێنن، یا پێگەیەکێ بێنێ، یا بە چاوێکی ترەوە سیرکە. ئەوەی کە زۆر گرنگە ئەکەوێتەوە سەر خۆ کە ڕەفزیکەی لەو قەفەزەیە بمێنیتەوە. بۆیە لێرەوە کە ئەبینم ڕێکخراوی ئازادی هەموو ئەم گەنجە ئازیزانەی لە خۆی کۆ کردوتەوە، منیش ئەو کاتە هاتمە ئەم وڵاتەوە، هاوتەمەنی ئێوە بووم، ناڵێم ئێستا زۆر پیر بووم، هاوتەمەنی ئێوە بووم، خاوەنی زیاتر لە یەک هەڵە و کەمتر لە 100 هەڵە. بەڵام گرنگەوەیە لەو هەڵانەوە چی فێرە بیت، گرنگەوەیە لەو هەڵانەوە نەکەویت. ئەمەی کە ئێڵێم لەسەر ئاسی تاکە کەسیە وایە، وە لە کاری ڕێکخراوەیشا هەروایە. ئەزانم ڕێکخراوەکەتان ڕێکخراوێکی تازێ، بەڵام ئەبینم کە زۆر چالاکن، زۆر مۆدێرنانە ئیشەکەن، زۆر یەکگرتوو بتەون. ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵتانە بووم. بەندە وەکو سکرتێری کۆمەڵەی کوردی بەریتانیا هەردەم خۆم بە خزمەتکار و ئەندامێکی ڕێکخراوەکانی تر زانیوە، ئەوەی کە من بتوانم وەکو پارێزەرێک لە چوارچێوەی یاسایە خزمەتی هەموو لایەکتان بکەم. بەداخەوە بەزەجارێک لەبەرەوەی ئێمە لە ژێر هەنێک کۆدی و کۆندەکتا ئیشەکەین، بە تایبەتی خۆم کە ساڵانێکی زۆر بە حکوومەت ئیشمە کرد، هەندێ پیاوەتی هەیە ناتوانی بیکەی لەبەرەوەی بە شتی تر بەسەر تا ئەشکێتەوە. بۆیە داوای لێبوردنەکەم ئەگەر بەزەجارێک لە ئاستێکە نەمانتوانی بە خزمەت بکەین.
دووبارە پیرۆزباییتان لە یەکەم بە خێراتنی هەموو لایەکتانەکەم وەلام سەفەر خۆم بە خۆشحاڵ و بەختەوەر دەزانم کە لە خزمەت ئێوەی خۆشەویستدام ڕێکخەران و دامەزرێنەرانی کۆمەڵگای مەدەنی لە دیاسپۆرا بە پێویستی دەزانم سەرەتا لە یادی 128 ساڵەی ڕۆژنامەگەری کوردی کە ئەمڕۆیە گەرمترین پیرۆزبایی لە هەموو ڕۆژنامە نووسانی کورد بکەم کە لەوەها ڕۆژێکدا کە ڕێکخراوی ڕێگەی ئازادی یەکەمین ساڵ وەگەڕی خۆی دەکاتەوە هاوکاتە لەگەڵ 128مین ساڵ وەگەڕی دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردی لەلایەن مقداد مدحەت بەدرخان لە قاهیرەی وڵاتی میسر و ئەوە تەمەدون و ژیار و شارستانیەت و ڕۆشنبیرینەتەوەی کورد دەگەێنێ کە 128 ساڵ لەمەوبەر یەکەم ڕۆژنامەی کوردی لە ژێرناوی کوردستان دامەزرا و ئەو ڕۆژ کە ڕێکخراوی ڕێگەی ئازادی یادی دامەزرانی دەکاتەوە و کۆبوونەوە و کۆنفرانس و کۆنگرەی هەیە و هاوکاتە لەگەڵ ئەو ڕۆژە پیرۆزە لەلایەن خۆم و پارتی سربەخۆیی کوردستانەوە پڕ بەدڵ پیرۆزباییتان لێ دەکەم لە ئێوە کە ڕێگەی ئازادیتان گرتۆتە بەر ڕێگەی ئازادی و سربەخۆییتان گرتۆتە بەر و بوونە سەفیر و نوێنەر و سیمای ڕاستەقینەی نەتەوەی کورد لە دیاسپۆرا ئێوە سیمایەکی جوانی کوردانەتان لە دیاسپۆرا نیشان داوە خۆپشاندانەکانی ئەو ماوەیە لە شەقامەکانی لەندەن و پاریس و بروکسل و زۆربەی وڵاتانی ئەوروپایی نیشانیدا کە میلەتی کورد نەتەوەی کورد یەکدەنگە یەکە و ئەوە کارێکی گەورەی ئێوە بوو وەک ڕێکخراوە مەدەنیەکان و یەک لەوان ڕێگەی ئازادی کوردستان لەوە زیاتر کاتتان ناگرم بە هیوام ڕۆژێک دابێ کە نە لە غوربەتدا بە ئازادی و سربەخۆیی بە سربەستی لەژێر سێبەری ئاڵای کوردستاندا کە چوار پارچەی کوردستان ئازاد کراوە ڕێکخراوی ڕێگەی ئازادی یادی بوون و دامەزرانی بکاتەوە و ئێمە هەر بەو چەشنە ڕێز لە هەوڵ و تێکۆشان و ماندووبوونیان بگرین زۆر زۆر سپاس بۆ بکرێت بەڕێزان ئەندامانی ڕێگەی ئازادی میوانە بەڕێزەکان ماندوو نەبن جێگەی خۆیەتی لەم کاتە پیرۆزە و لەم شوێنە پیرۆزەدا دەستی ماندوو نەبوونی ئەندامانی ڕێکخراوی ئازادی بکوشین و پێیان بڵێن دەستان خۆش بێ سەرکەوتوو بن مەڵۆیەکی تری کاری جوانەکانتان خستە سەر خەرمانە جوانەکانی کە لە ساڵی ڕابردووە پێشکەشتان کردبوو هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازین هیوادارین کە بەردەوام بن لە کارەکانتان بەردەوام بن و سارد نەبنەوە بەڕێزان کاری ڕێکخراوەیی لەگەڵ ئەوەی کارێکی تازەیە بۆ ڕەوەندی کوردی لەم وڵاتە پێویست بەوە کە ئێمە ئاگادار بین بەراوردی نەکەین نە بە حکومەت نە بە دەسەڵات نە بە هیچ حیزبێک چونکە کاری ڕێکخراوەیی لەسەر بنەمایەک دامەزراوە بۆ خزمەتکردنی ڕەوەندێک گروپێک کارێک کە ئەو کۆمەڵەی لەسەری کۆ ئەبنەوەیانەوە جێبەجێ بکەن لەبەرەوە جێگەی خۆیەتی ئەم بەڕێزانەی کە کۆبوونەتەوە و بە گوێرەی ئەو پەیڕە و پرۆگرامی کە بۆ خۆیانیان دانابوو دەستخۆشییان لەکەین کە توانیویانە لەم مودەتە کەما ئەم هەموو کارە جوانە جێبەجێ بکەن جێگەی خۆیەتی کە لە تەمەنێکی یەک ساڵیە ئەم هەموو کارە جوانەی کردویانە جێگەی دەستخۆشی و جێگەی پێزانینە کە پێویست بەوە کە هەر هەمومان دەستخۆشیان لێ بکەین و هیواداری سەرکەوتوو بن لە کارەکانیانە هەموو کارێک بێ نوقسانی نابێ هەموو نوقسانێکیش هەتایی نابێ
دەستنیشانکردن و چارەسەرکردنی ئەبێتە مایە بەرەو پێشچوون و بەرەوەی کە بتوانی کاری باشتر و گەورەتر بکەیت. جێگەی خۆیەتی کە بزانین بە ڕابردوومانە بگەڕێنەوە، بزانین ئەگەر هەر کەم و کوڕی و نوقسانێکمان هەبووە هەر کارێ لەو کارانەی کە نەمانتوانیەوە جێبەجێ بکەین و بیگەینە جێگەی خۆی لە ساڵی داهاتوومانە لە وەرزی داهاتوومانە بتوانین چارەسەری بکەین و بیگەینە ئەو ئاستەی کە جێگەی شانازی بێ بۆ هەموو ئەو پێداویستیانە یا بۆ هەموو ئەو گروپەی کە ئێمە ئەمانەوەی خزمەتیان بکەین. جارێکی تر دەستان خۆش بێ، جارێکی تر سەرکەوتوو بن، هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازێت. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێ ئامادەبوانی بەڕێز. ئەندامانی بەڕێزی ڕێکخراوی ڕێگای ئازادی دەستەی بەڕێوەبردن پیرۆزبایی یەکەمین ساڵوەگەڕی ڕاگەیاندن و دامەزراندنی ڕێگای ئازادیتان لێ ئەکەم. ساڵێ پێش ئێستا هەر لە هەمان شوێن لێرە پێکەوە بەشداریمان کرد لە ڕاگەیاندنی ڕێگای ئازادی پێچێ تەسەورمان نەکرد بێ کە بگەین بە ڕۆژێک و ساڵێک لە تەمەنی ئەم ڕێکخراوە تێپەڕێ و ئەو هەموو کارە جوان و چاکە بکات. قەدەر وایە ڕاگەیاندن و دامەزراندنی ئەم ڕێکخراوە کەوتۆتە ڕۆژی ڕاگەیاندنی ڕۆژی دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردی بە ناوی کوردستان لەلایەن میقداد مەدحەت بەدرخان لە قاهێرە لە تاراوگە و ئەم ڕێکخراوەیش لە تاراوگە لە دەرەوەی نیشتیمان دامەزراندووە و پەیوەندیەک یان هاوبەشیەک هەیە لە نێوان کاری ڕۆژنامەنووسی و کاری چالاکوانی مەدەنی کە ئەوەیە بە کاری ڕۆژنامەنووسیە وترێ کاری سەرێشە، کاری ڕوبەڕووبوونەوە، کاری قسەکردن لەسەر گەندەڵەکان لەسەر ناعەدالەتی و ئیشی چالاکوانیش لە هەمان کاتە ئیشێکی پڕ لە چاڵنج و پڕ لە تەحەدی و پڕ لە ڕوبەڕووبوونەوەیە. و لێرەوە بە پێویستی ئەزانم بە هاوڕێیان بڵێم لە ڕێگای ئازادی کە لە بیریان نەچێ زەرورەتی دروستبوونی ڕێگای ئازادی چی بوو و ئامان چی بوو لە دروستبوونی ڕێگای ئازادی. لە بریتانیا لە تاراوگا ژمارەی ڕێکخراوەکان زۆرن، چالاکوانیش زۆرن، بەڵام جیاوازی ڕێکخراوی ڕێگای ئازادی چییە؟ و کاری ڕێکخراوی ڕێگای ئازادی چییە و هی ڕێکخراوەکانی تر چییە؟ ئەمە لەبیر مەکەن. ڕێکخراوی ڕێگای ئازادی بۆ ئەوە دامەزرا کە ڕوبەڕووی ناعەدالەتی و ستەم و گەندەڵی ببێتەوە. ئەمە ناسنامە و ئامانج و زەرورەتی دروستبوونی ئەم ڕێکخراوەیە و جیای ئەکاتەوە لە کۆی ڕێکخراوەکانی تر و هەر ئەمە ژوای لێکە کە ئیشەکەی سەختترین بێت، ڕوبەڕووبوونەوە بێ و کاری چالاکوانی مەدەنی حەقیقی زۆر پرسەڕێشەیە واد لێکا کە خەڵکیش خۆشیان بە ناو چاوتانەیە. بەڵام ئێوە ئەمە لە بەرچاو مەگرن، ئیشە پیرۆزەکەی خۆتان کە ڕوبەڕووبوونەوەی ناعەدالەتی و گەندەڵی و ستەمە لە وڵاتی خۆمان لە بیری مەکەن، بەردەوام بن لەسەری، گوێ مەدەن بەوەی کێ پێی خۆشە کێ پێی ناخۆشە و خاتری کەس مەگرن. ئەمە لە مێژووە بۆ ڕێکخراوەکە ئەنووسرێتەوە و هەر ئەوانش کە دڵیان ژان ئەکا بە ڕوبەڕووبوونەوەکانی ئێوە لەگەڵ ناعەدالەتی و ستەم و گەندەڵی و ئەو واقعە خراپە زۆر ناحەزوقێزەونەی کە یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستانە خوڵقاندویانە بۆتانە نووسرێت و هەر ئەوانە لە بانە ڕۆژە یان لە ماڵی خۆیانە کە دەست ئەخەنە سەر وجدانی زیندویان ئەگەر هەبێ پێڵێن وەڵا ڕێگەکەی ئەوان ڕاستە و ڕاستەکەن، خۆزگای ئێمەش لەگەڵیانە بین. بەڵام جاری وا هەیە مەساڵح و چاوخواربوون و هەنێ شت وا لە هەنێ خەڵکەکان ناتوانێت لەگەڵ تۆیا بێ. بەڵام تۆ کە ئەم ڕێگایەت گرتۆتە بەر ئەتەوێ دژی ناعەدالەتی بجوڵێیت و هەڵس و کەوتکەیت و چالاکی بکەی،
ئەبێ دەستبەرداری هەموو مەسلحەتێکی خۆت ببی، ئەبێ پشت بکەی لە هەموو ئەو ئیغراکردنانەی کە ئەدرێ بەگوێتە. جاری وایە ئیغراکردن بە دەستخۆشیەکە، ینی دەستخۆشیەکە لێکەن لێ دێنە پێش مەرحەبایەک دەکەن بۆ ئەوەی ئامانجە پیرۆزەکەی خۆتێ لەبەر چاو لابن و ڕێگەکەت لێ وێڵ بکەن دووری بخەنەوە لە ئیشە پیرۆزەکەی خۆت. من لەوە زیاتر ناڵێم، تەنها هەر ئەوەم هەیە کە ڕێگای ئازادی وەکو چۆن ئێمە من وەکو خۆم شانازی ئەەکەم کە لە یەکەم دەقەی دروستبوونی ڕێکخراو هەتەنان لە دایکبوونی فکرەی دروستبوونی ڕێکخراوەکەەوە لەگەڵ هاوڕێیان مابووم، قەت جێم نێشتون بە هەموو شێوەیە لەگەڵیانە هاوکاریم کردوون، هەر هاوکاریانە بم بەو مەرجەی کە لەو ڕێڕەوەلانەکەن. بەڕێزان سەرۆک و سکرتێر و ئەندامانی ڕێکخراوی ڕێگای ئازادی، بەڕێزان نوێنەرانی حزب و لایەنە سیاسیەکان، ڕێکخراوەکان، هەموو لایەکتان بەخێر بێن. پیرۆزبایەکی گەرمی یەکەمین ساڵیادی ڕێکخراوەکەتان و کۆنفرانسەکەتان لێ دەکەین. هیواداری ئەم کۆنفرانسە ببێتە هۆکاری نوێبوونەوەی ڕێکخراوەکەتان. هەرچەندە لە ساڵانی لەو ساڵی ڕابردوو بەوردی من ئاگداری کار و چالاکیەکانتانم و لەگەڵتان بوومە. چالاکیەکانتان بەڕاستی جێگای ڕێزە زۆرترین چالاکیتان هەبووە لەم ساڵەدا. ئێمە چە ساڵێکە لە شەقامین کار و چالاکیمان کردووە، بەڵام ئەوەی بەڕاستی ئەم دەستە نوێی لە ڕێکخراوی ڕێگای ئازادی ئەو ئەرکە قورسێگرتان ئەستۆ بەو زەحمەتیە کە گرتانە ئەستۆی خۆتان بەڕاستی چالاکیەکانتان جێگای ڕێزە، چالاکیەکانتان زۆر قورسە و ئەمەش دەگەڕێتەوە سەر کاریزمایی دەستەی بۆردی ڕێکخراوەکەتان. شانازی بە خۆتان و بە دەستەی بۆردەکەتان وکەنەوە، توانیتان بە شێوازێکی نوێ جیاواز لەو کارێک کە پێشوو دەمان کرد و ئێمەش کە دەستمان پێکرد جیاواز لە کاری پێشووتر، لەبەر ئەوەی کە سەرەتا ئێمە هاتین دەچوونە خۆپشاندانەکان. بەڕاستی خۆپشاندانەکان پەتەوازیەکی زۆری پێوە دیار بوو، بێسەروبەری هەبوو لە خۆپشاندانەکان، خەڵک گوێ لێ نەدەگرتین. ئەو بوو سەرەتا دەستمان پێکرد لەگەڵ کۆمەڵێک چالاکوان ئەنجومەنی چالاکیەکانی کوردانی بەریتانیا دامەزران بۆی بتوانین شەقام کۆبکەینەوە. دواتر ئەوە بوو ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادیمان دامەزران. دوای ئێمە ڕێکخراوی ڕێگای ئازادی بەڕاستی بە فۆرمێکی نوێ توانی بە بکەیەکی فراوانتر تێکەڵی کۆمەلگا بین. ئەوە دەیبینی ئێستا کە نوێنەری لایەنە سیاسەکان، نوێنەری ڕێکخراوەکان بەبێ جیاوازی لێرە حزوریان هەیە و هەروەها دەستخۆشیتان لێ دەکەن، پیرۆزباییتان لێ دەکەن. ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ خۆتان و بۆ ڕێکخراوەکەتان. پیرۆزبایی و هیوای سەرکەوتتان بۆ دەخوازم. بەڕێزان لێرەدا من دەمەوێت ئاماژە بەوە بدەم کاری چالاکوانی تەنها ئەوە نییە تۆ بڵێ من چالاکوانم و ئەوە لەسەر شەقام دەنگ هەڵدەبڕم. کاری چالاکوانی بەڕاستی ئەرکە ڕۆڵە و لە هەمان کاتدا پێویستە خۆت نوێ بکەیتەوە، خۆ گەشە بە خۆت بدەیت، هەوڵ بدەیت لە کاری چالاکوانی، ڕۆلی چالاکوانی لە خۆتدا بەرجەستە بکەیت بۆی بتوانین خەڵک گوێتان لێ بگریت، بۆی بتوانین لە خۆپشاندانەکاندا خەڵک لەگەڵتان بێنە شەقامەکان، ڕۆلێکی کاریگەرتان هەبی و بتوانین پەیامەکانتان بە شێوێکی کاریگەرتر بگاتە جەماوەر و بگاتە دەسەڵات و بگاتە ناوەندە سیاسیەکان. بۆیە من لێرە ئەرکی چالاکوانیتان بەرز دەنرخێنم. بەڕاستی ڕۆلێکی زۆر گرنگە. داکۆچیکردن لە ماف و ئازادی شانازێکی گەورەیە بۆ هەموو مرۆڤێک، بۆ هەموو تاکێک. ئەوەی ئێوە دەیکەن بەڕاستی جانفیداییە و هەروەها ئەو باگراوەندەیە کە لە ڕابردوو کاریگەری ئەم ڕابردوویە کە لە ڕابردوو بەسەرتان داهاتوە ئەمڕۆ کە لێرە ئێوە داکۆچی لە ماف و ئازادی خەڵکی کوردستان دەکەن. من هەمیشە لە پشتان دەبم وەکو چالاکوان و لەگەڵشتان بوومە. سەرەتای دامەزراندنی ئەو ڕێکخراوەش پێشی ڕاگەیاندەکەی من لەگە برادەران لە کۆبنەوەکاندا لەگەڵدا بووم و هەمیشە تەکیدم لە یەک خاڵ دەکردەوە ئەمت هەوڵ بدەن کاریگەریتان هەبی لە پەیوەندیەکان لەگەڵ ڕێکخراوەکان، چونکە پەیوەندی زۆر گرنگە لەگەڵ ڕێکخراوەکان و هەروەها کاری ڕۆشنبیری کارێکی زۆر گرنگە. ئێوە بتوانن هەم خۆتان ڕۆشنبیر بکەن و هەم لە ڕێگای کاری ڕۆشنبیریەکانتان خەڵک بێن تێکەڵتان بن و بتوانن دەوری کاریگەری خۆتان بینن زیاتر بەرەو پێشەوە بچن. و هەروەها بەڕاستی خاڵێکتر هەیە، ئێمە لە وڵاتی بەریتانیان ئەبێ کارێک بکەین ڕەزامەندی ئەم وڵاتیە بەدەست بێنین.
يعني تەنها ئێمە ڕێکخراوەک نەبین لە وڵاتی بەریتانیا کار بۆ وڵاتەکەی خۆمان بکەین ئەبێ دەور و کاریگەریتان هەبی لێرە بۆ ئەوەی ئەم وڵاتیش زیاتر دەور و کاریگەری هەبی لەسەرتان و بتوانن ڕێزێکی زیاتر لە ئێوە بگیرێ و بتوانن خزمەتێک بکەن بم وڵاتیش شانازێکی تریش لێرە بەدەست بێنن ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد هەمیشە لە خزمەتتان دانا دەرگای ڕێکخراوەکەمان ئۆفیسەکەمان لە خزمەتتاندا دەبی و دووبارە من ئومێدی سەرکەوتتان بۆ دەخوازم هیوادارم ئەم کۆفرانسە بێتە نوێبوونەوەیەک و پێشکەوتنی زیاتر بەدەست بێنن ئومێدی سەرکەوتتان بۆ دەخوازم هەمیشە سەرفراز و سەرکەوتوو بن. خۆم بەش حاڵەزانم کە لێرە لەگەڵ ئێوەم و پیرۆزبایەکی زۆر گەرم لە ڕێکخراوی ڕێگای ئازادی یەکەم و هیوادارم هەردەم هەر سەرکەوتوو بن و هەر لە پێشکەوت نابن. من وەکو خۆم شاید حاڵم بەوەی کە لە چەندین دادگا لە ناو لە نامەکانی هۆمۆفیز لە زۆر جێگایە کە ڕێگای ئازادی یەکێک وە لەو ڕێکخراوانەی کە توانیویانە باشترین مستەمسەک بن لە دەستیان بۆ سەرکەوتنی هەدێکێک لەو بەڕێزانەی کە لەوێ ئەندام بوون یاخود چالاکیانە بۆ لەوێ. من شتێکم نییە بڵم تەنهاوە نابێ بڵێم هیوادارم ڕێکخراوی ڕێگای ئازادی تەنها بۆ ئەوە نەبێت بۆ خۆپیشاندان بێت ئەندامەکان تەنها لە کاتی خۆپیشاندان بەکاری بێنن هیوادارم لە دوایەوەی کە لە جێگەی خۆیان سابتە بن خانوو ماڵ و جێگای خۆیان نەبێت خێزان دروستەکەن لێرە هەر لە پەیوەندیا بن لەگەڵ ڕێگای ئازادی بۆی بتوانین ڕێگای ئازادی زیاتر خزمەت بکات زیاتر بگەیەنێت بە زۆربەی زۆری چینەکانی کەی خەڵکی لە بەریتانیا بە تایبەتی ئەوانەی کە کاتێک کە خێزانەکانیان دروستەکەن زۆر جار وەکو بێکەس بێ پشتیوانە مێننەوە هیوادارم ڕێگای ئازادی ئەو بەشەش بگرێتە خۆی لە دوای ئەوەی کە جێگاکانیان سابتە بێت بەردەوام بێت لە پشتیوانیکردنیان لە پشتیوانیکردنی مناڵەکانیان زۆر بەداخەوە زۆر لە خێزانە کوردیەکان لێرە مناڵەکانیان ناتوانرێ بگێن لە ئەو جێگایە کە لە داهاتووە سەرکەوتوو بن هیوادارم ڕێگای ئازادی یەکێک بێ لەو ڕێکخراوی ئازادی یەکێک بێ لەو ڕێکخراوانەی کە بتوانێت ئەو بەشەش بگێتە خۆی منیشم نییە لەوە زیاتر بڵێم زۆر سپاسی هەموو لایەکەم دەستی هەموو لایە خۆش بۆ ئینشاءالله دانی ڕێکخراوی ڕێگای ئازادیەوە بڵێم ئێمە وەکو ڕێکخراوی ڕێگای ئازادی کە داوکارێکی سیاسی بۆ مافەکانی مرۆڤ بەردەوامە بین پاڵپشتی لە هیچ حزبێک و هیچ پرۆژەیەکی سیاسی ناکەین بۆی بۆ هەمیشە ئەم ڕێکخراوە بەردەوامی هەبێت نەچێتە هیچ پرۆژەیەکەوە نەچێتە هیچ حزبێکی سیاسیەوە و هەروەها ئامادەین لە هەر بابەتێکی کە پاڵپشتی کورد و پاڵپشت بێت لە پەنابەران بە تایبەتی کوردان ئێمە پاڵپشتی تەواوەکەین ڕاستە فۆکەسمان تەرکیزمان لەسەر هەرێمی کوردستانە لە عێراق بەڵام بۆ هەموو بەرگریەک لە خاکی هەرێم لە خاکی کوردستان لە هەر چوار پارچە ئامادەین هەروەکو لە ڤیدیۆکانیشتان بینیتان ئێمە وەکو ڕێکخراوی ڕێگای ئازادی وەکو ڕێکخراو یەکەمین ڕێکخراوی لە شاریمان سەر بۆ ڕۆژئاوا چالاکیمان کرد و بەردەوامە بین لە هەر چترێکا بێ هەر شوێنێکا بێ کە پاڵپشت بێ بۆ کورد بۆ تاکی کورد ئێمە بەردەوامە بین دووبارە سوپاس داوا لە سۆری خانەکەم بافەرمێ زۆر سوپاستانە. ئێستا شەچینە بڕگەی پێشکەشکردنی کێکەکە و خواردنی شیرینی و بڕینی کێکەکە لەلایەن ئامینە خانەوە هەروەها پێشەوەی کۆتایی بەم بەشە بێنم حەزەکەم وەکو ئەندامی ڕێکخراوی ڕێگای ئازادی وتەی خۆمتان پێشکەشکەم ئەمڕۆ لێرە من خۆم زۆر بەخۆشحاڵە زانم کە وەکو ئەندامێکی ڕێگای ئازادی کە ئێمە ڕێگای ئازادیمان هەڵبژاردووە چونکە ئێمە توانین لە وڵاتی بەریتانیا بە ئازادانە دەنگی خۆمان و ناڕزایەکانی کەس و کار و نەتەوەکەمان بگەێنین ئێمە لێرە دەنگی هەزاران چالاکەوانی وڵاتەکەمانین کە لێرە بە ئازادانە و بە یەکڕێزی ئەتوانین دەنگی خۆمان بگەێنین ئێمە هەمومان لێرە ئامانجێکمان هەیە ئامانجەکەشمان بەکردەوە ئەیگەێنینەجێ بۆیە پیرۆز بێ ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوی ڕێگای ئازادی.